خۆشەویستانی ئێمە جوانترین سڵاوتان لێ بێ دەم کاتتان باش خۆشحاڵم کە ئەمێوارێژ لەم پرۆگرامە تایبەتەدا لەگەڵتانە هیوادارم کە هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت عزیزانی ئێمە ئەمڕۆ پرۆگرامەکەمان هێنایە ناوەندی ڕۆشنگەری چاودێر کە وەک دەزانین کە دوێن و ئەمڕۆ 23مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لێرە بەڕێوە چوواتە ئەمڕۆ کۆتا ڕۆژی فستیڤاڵەکە بوو کە خەڵات دابەشکرا بێگومان ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامەکەیە باس لە پرۆگرامەکانی ئەم فستیڤاڵاکەین بۆ ئەم ساڵ کە تا ڕادەیەک جیاواز بوو لەبەر ڤایرۆسی کۆرۆنا هەموو پرۆگرامەکان وەکو خۆی ئەنجام نەدرا زیاتر پرۆگرامەکان هەمی بە شێوەی ئۆنلاین بەڕێوە چوو. ئەمە ئاماژە بۆ کەم کا بنکەی ڕووناکبیری گەلاوێژ لە ساڵی 1996 لە شاری سلێمانی دامەزراوە کە ڕێکخراوێکی ڕووناکبیری گشتیە و بایەخ بە ئەدەب و فکر و هەروە کولتوری ڕۆشنگەری دەدات کە ئەم فستیڤاڵانە ساڵانە ئەنجامەدرێت و هەروەها نووسەران و ڕووناکبیران لە چەندین وڵاتانی دنیا بانگشتی ئەم فستیڤاڵە ئەکرێن کە بەبێت دابڕان ئەم فستیڤاڵە هەموو ساڵێک لە کاتی خۆی ئەنجام درراوە کە فستیڤاڵێکی زۆر گرنگە بێگومان کاتوانای گەنجان و هەروەها ئەو تێکەڵابوونەوە هەل هەما کاتابێتە پردی پەیوەندی لە نێوان کوردستان و وڵاتانی دەرەوە لە بواری ڕووناکبیری فکری و هەروە کولتوری. ئەمڕۆ سێ میوانی ئازیز و خۆشەویست لەگەڵمدان لەوانە دکتۆر ئیبتیسام ئیسماعیل کە سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژە و هەروەها کاک تەڵعەت تاهیر کە هەم شاعیرە و هەروە هەم لیژنەی ئامادەکارە و کاک سیامەد هادی کە خۆی چیرۆکنووسە و هەروە لیژنەی ئامادەکار و هەروە ئەندامی دەستەی باڵای گەلاوێژیشە. ئەمڕۆ پێکەوە دانیشین گفتوگۆکەین دەربارەی فستیڤاڵەکە زۆر بەخێربن سوپاس بۆ ئامادەبوونتان ڕاستە سەرڕای ئەوەی کە لە بەیانیەوە ئێوە سەرخاڵی فستیڤاڵەکان و هەروە هەمووتان ماندوو هیلاکەن زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ پێکەوە دانیشتین و هەروە گفتوگۆکەین لەسەر ئەم فستیڤاڵە. دکتۆر ئیبتیسام سەرەتا لە تۆ دەست پێەکەم وەکو ئاماژەم پێکرد کە ئەم ساڵ فستیڤاڵەکە جیاواز بوو کە بێگومان وەکو ساڵانی ڕابردوو ئەو توموح و یاخود ئەو پلان و شتانێکی بۆتاندانا ئەو ساڵە تاتوانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی کە ئێوە ئەتانەبێت جێبەجێ بکەین ئەتوانی بڵین کە لە ڕووی تام و چێژەوە و دەزانی کە فستیڤاڵی گەلاوێژ تام و چێژێکی زۆر ئەیە هەم بە ئامادەبووان ئەو کەسانی کە بەشداریەکەن هەم بە بینەرانیشی ئەم ساڵ تام و چێژەی هەبوو. سەرەتا سپاس بۆ ئامادەبوونتان لێرە لەگەڵ ئێمە بۆ بەخشکردنی چالاکیەکانی فستیڤاڵی گەلاوێژ. هەڵبەتە لە 23 ساڵی ڕابردووە ئەو هەموو شێوەیە کە ڕوبەڕووی کۆمەلگاکەمان بۆتەوە بەڵام فستیڤاڵی گەلاوێژ هەر بەردەوام بووە بۆیە ئەم ساڵ بڕیارماندا بەڕاستی کە هەر نەوەستین بەردەوام بین گرنگ بەردەوام بوونە و تەحەداکردنێکە ڕوبەڕووبوونەوەیەکە بەرامبەر ئەم بەڵایی کە ڕووی کردوتە جیهان کاریگەری لەسەر تاک بە تاکی کۆمەلگای هەیە لە هەموو سەکتەرەکانە سستیەک دروست بووە بەڵام گرنگ ئێمە لەو ڕێڕەوی کاروانی ڕووناکبیریە لەو کاروانی ڕۆشنبیریە نەوەستین ئەم ساڵ بڕیارماندا کە بە ئۆنلاین ئیشەکانمان بکەین کە لەسەر بە دنیای دیجیتال بینە ناو فستیڤاڵی گەلاوێژ کارەکان یاخود جێبەجێکردنی پەیرۆ و پرۆگرامی فستیڤاڵەکە بە ئۆنلاین قورستر نەبوو بۆ ئێوە ئەتوانین بڵێن قورسی سوکینە لە هەردووکیا ینی هەر ئەرکی خۆی هەیە ینی هەردووکیان هەر ئەرکێکی گەورەی لەسەر شانمانە گرنگ ئەوە فستیڤاڵەکەمان بەڵام ساڵانی کە بۆ نمونە و قەرەباڵەکەی کە دروستە بوو واقع فستیڤاڵەکە بۆ شێوە گەورەی ئەکرا میوانان ئەهاتن لە وڵاتانی دەرەوە بەشداریانە کرد لەمە جیاوازی هەیە بەڵە جیاوازەکەی لەمەیا بوو ئێمە لە هۆڵێکی داخراوە 300-400 کەسمان کۆ کردەوانی و ئەهاتن لە نزیکەوە میوانە بیانیەکانیانە ناسی تەنانەت بەرهەمەکانی کورد ئەناسران بەو میوانانە ئاڵ و گۆڕێک دروستە بوو مناقەشەیەکی فکری دروست ئەو ئەرگومنتێک دروستە بوو لە نێوان ڕووناکبیرانە کە لێرە هەموو کۆک بوونەوانە و گەلاوێژ چتری هەموو کۆکردنەوەی هەموو ئەم ڕووناکبیرانە بوو ئەم ساڵ تەنها بەشداربوانی فستیڤاڵ تەنها بەشداربوان لە چیرۆک لە شعر لە لێکۆڵینەوە ئەمانە ئامادەبوونیان هەبوو بەڵام خۆشبەختانە یان ئێمە توانین بڵین ئەگەر ئەو کاتە قەتیس بۆ لە هۆڵێکی داخراوی 500 کەسیە ئێستا ڤیدیۆمان هەیە ینی 35,000 بینەری هەبووە ئەمە خۆی لە خۆی کەواتە فراوانترکردنی بینەری ئێمە بوو لە ینی لە ماڵەوە دانیشتە لە ئیسراحەتی خۆیەتی بەڵام ئارەزووی هەیە ڕغبەتێکی هەیە کە ئاگای لە دنیای هوەری بێ لە ئاگای لە دنیای ڕۆشنبیری بێ ئەمانە
بەشدار بێ لەگەڵمانە ئەمەش بۆ خۆی وەکو مەساحە وەکو فراوانی وەکو زۆربوونی جەماوەر ئەمە بۆ ئێمە فراوانتر بوو بەڵام وەک ئەڵێ ئێمە شتەکان لە دنیای دیجیتاڵە شتی افترازین يعني عالمی افترازیە عالمێکی ئەوە نیە تەچ بێ ینی بەبەرە ڕوو بێ بەرکەوتن هەبێ بەرکەوتنەکان چێژێکی تایبەتی خۆی هەیە ئەم چێژە وەک وتمان لە عالمی دیجیتاڵە هەستی پێ ناکەی لە دنیای دیجیتاڵە بەڵام گرنگ ئەوەی ئێمە ئەو پەیامەی کە هەمان بوو ئەمە نەوەستاوین و بەردەوام بووین ئیشمان کردووە ئێمە ئەرکەکانمان هەمووی جێبەجێ کردبووی کە فستیڤالێکی ئاسایی بکەین بەڵام بۆ پاراستنی هەر تاکێک لەو تاکانەوە پاراستنی میوانەکان بۆ پاراستنی ئەو ژینگەی کە ئێستا هەیە لە مەترسی هەموو تاکێک لە مەترسیەوەی کە تووشی بەم نەخۆشیە بێت یاخود ئەم ڤایرۆسە کاریگەری سەرکە بۆەوە ئێمە ویسمان پاراستنیەکی تەندروستی ئەو خەڵکە بکەین بە پێی ڕێنمایە تەندروستیەکانیش جێبەجێمان کردو لە هۆڵێکی بچووک و کەمام و معقیمات و هەمووانی کە کاری تەندروستی فستیڤالەکە کە ئەم ساڵیانی 23 ساڵی بوو کە هەموو ساڵێک لە کاتی خۆیان ئەنجام درا و خۆت گرنگەوەی کە ئەنجام بدرێت و هەروەها ئەو پەیامەی کە گەلاوێشەیەتی یاخۆ ئامانجی گەلاوێش قەڵەمی تر دەرخا بەڕاستی قەڵەمێکی تر بێنەوە ئەو بوارە کۆمەڵی ڕخنەگر کۆمەڵێ ڕۆشنفکر بێنەوە ناو بوارەکە و بەردەوام بن ئێمە هانیانەین بۆی کە ڕەنگە پلەبەندیەکە هەندە گرنگ نەبێ بەقەی هاندان و بەردەوامەکان بۆ ئەو کەسانی کە لێرە بەشدارە بن بەڕاستی خۆیان تەنها لە چەندین کەسی بەشدار بوو لە فستیڤالەمان بیستۆکاڵێ ئێمە گرنگ نییە خەڵات وەرگین گرنگەوەی بەشدار بین لە گەلاوێش چکە گەلاوێش خۆی پێگەیەکی گەورە و جوانی هەیە لە ناو کۆمەڵی ئێمە ناو کۆمەڵی کوردان ناو کۆمەلگای فکری و ڕۆشن فکرانە و لە ئەمانە تەنانەت ئەمە بنکەی گەلاوێش بوو کە یەکێکە لەو پێگانەی کە سلەیمانی پێی بوو بە شاری ئەدەب بە میوانداری ئەو خەڵکانە لە دەرەوە بە بڵاوکردنەوەی ئەم هەموو شعر و چیرۆک و لێکۆڵینەوە جوانانەی کە لێرەوە سەریان هەڵا و قەڵەمانی کە لێرەوە دروست بوون ئێستا خاوەنی ڕێچکەی خۆیان لە دنیای ئەدەبا بێگومان وایە دەستەکانە خۆش کاک تەڵات بێمە لای تۆ هەمووکو شاعیر هەمووکو لیژنەی ئامادەکاری لەم فستیڤالەدا بێگومان ئەو شاعرانەی کە بەشدار بوون یاخود ئەو کەسانەی کە بەشدار بوون بە شاعرەکانیان چێ بوون یاخود چۆنەتی هەڵبژاردننی شاعرەکان ئەمساڵ چۆنی بوو خۆی چێبوون دەزانم بەڵام چۆنیەتی هەڵبژاردنەمە دەگەرێتەوە سەر لێژنەی تایبەت بە لێژنەی شێر وەک چۆن خۆی کاک یاسین ئەفتا و کە سەرۆکی لێژنەی شێر بوو لە پانێڵی دووەم یعنی لە کۆتا ڕۆژەکەی فیستیڤال ئاماژەی بۆ کرد کە لەسەر چ پێوەرێک ئەم شەرانەی هەڵبژاردووە ڕاستیەوەی شعر پێشکەش دەکا ئازادە و شەرتی تەمەنی نیە مەرجی تەمەن نیە مەرجی ئایدۆلۆژی نیە مەرجی مەزهەبی نیە بەنا زۆرجار مەرجیوەی بە زمانی کوردی بێیانی یعنی حتا کێشەمان نەبووە لەوەی ئەوە بە شێوەزاری سنەی دەنووسێمە بە شێوەزاری شارەزووی کێشەیەوەشمان نەبووە یعنی ئەگەر بە هەورامیش بنووسیم هەروەی دەبێت بەشداربووەکان لە ڕۆژهەڵاتی شۆ بنوارەوە لێرە لە شێوەزاری خۆیان نووسیانە 112 شعر بەشداریتیا کردووە لێژنەکە 11 شعری هەڵبژاردووە بۆی بێتە پێشبڕچێوە طبعا ئەم 11 شعرە مانەوە نییە باشترین 11 شعری ئەدەبی کوردین باشترین 11 لە ناو 112 کە هاتبوون بۆ هاتوون بەڵێ و ڕەنگە ئەم شعرانە ینی پڕ بە دڵی ینی پڕ بە دڵی لێژنەکەش نەبوو بن بۆ نمونە بەڵام ئەوەی هاتووە ئەمەیە باش ئەی ئاستی شارەکان تو خۆت وەکو شاعیرێکە کاتێک گەویستی شارەکانم ئاستی شارەکانە چۆن هەڵەسەنگەن ینی ساڵ بە ساڵ کە تو ئەم فستیڤاڵە ئاکرێت بۆ گەورەیە بێگومانوەکو دکتۆرێکی سامی ئاماژەی پێکرد بۆ دەرخستنی توانای گەنجانە کە ئەمما توانێت بێت بە دەرگایەکی باش بۆی کە کۆمەڵێک گەنج ئەم ساڵ بەشداریەکان بە شارەکانە یاخود بە کۆمەڵێک بەرهەمی ئەدەبی هوەری کە بێت توانای خۆیان لێرە دەرەخان ئەم ساڵ چۆنەوە بینین لە ڕووی ئاستی شارەکانەوە شارەکان گەنجەکانە بێگومان خاڵی دەوشاوەتە بەدە شار من هەستم دەکرد تووڕەن ینی زۆر تووڕەن لە دنیا تووڕەن لە کۆمەلگا تووڕەن بارودۆخەکەەوە بۆی بارودۆخەکەەوە ینی ڕژبینێکی زۆری پێوە دیارە ینی پڕبوو لە سوورەی وشکەڵات و پڕبوو لە تووڕەبوون ینی مەسلەی ستاتیچی و مەسلەی دەزانی من پێم وایە ئینسان بە تووڕەیی ئەگە قسە بکە شتی باش ناڵێ بە تووڕەی ئامۆژگاری منداڵت کە شتی باش ناڵێ بە تووڕەی شعربنیشتی بە حتا بە تووڕەی تەقدیمی بەرنامەشکەی مسەیتر نانی هەنێ شەد یاخود هەنێ دەستەواژە بەکارێنی ئاڵەن دوایی کە هێ من ئەبیتەوە ئەو کەسا ئەڵی ئەمەم بۆوت
دواتر کە بیرەکەی بەڵام لە هەمان کاتدا ئێمە پێمان گرنگە سەکۆی فێستیڤال بۆتە سەکۆی توانای ئەو گەنجانەی بە تایبەتی بەنسبەتە من ئەوانەی شوێنی دوورە دەستن ینی گەنجێک لە خورماڵ گەنجێک لە قەڵازێ گەنجێک لە کەلار مەسەرەن زۆر زەحمەتە خاتوشێنە ناوەندی شارەکانی ئێمە بەرامبەر بە بەهرەی شوێنە دوورە دەستەکان کەمێک بێویژدانە ئەمە لە ئەدەبی شار ڕاستە لە درامایە ڕاستە لە سینەما حتا لە کارگوزاری شار ڕاسترا یعنی ئەگەر تو بێست مەسەرەن ئێستا لەم گەڕەکە مەسەرەن ئەگەر بۆ ڕێو تەقێتەوە ئاو نمێنێ ڕەنگە حکوومەت زیاتر بەتەنگل بێ لە گوندێک لە لای هەڵشوێ و ئەوانە ئاو نمێنێ درەنگتر بەهانایەوە بەڵام فستیڤالی گەلاوێش توانیوێتی ئەم گرنگە لەبەر ئەوەی ئەم توانایی کە دێ سەکۆیەکە بۆ بەهرەی دوورە دەست لە ناوەندێکی گرنگی سەقافی وەکو سلێمانی سەکۆیەکی بۆ دروست دەبێت لە شارێکی ڕۆشنبیری گرنگی وەکو سلێمانی کە میدیاکانی لەگەڵایە ڕفیقەکانی لەگەڵایە مەسەرەن شانازیە حتا بۆ ناوچەکەی خۆی ینی گەنجێکی کەلار دێ ڕەنگە لە کەلار کۆڕێک بژێڕێت 15 کەس بزانن بۆ داهاتووی ئەو گەنجشکالە من لە فستیڤالی گەلاوێشە لە فڵان ساڵە من بەشداریم کردووە ئەمێنێتەوە بەشداریم کردو لە چۆ لە شارێکی گرنگ لە فستیڤالێکی گرنگ کە لێژنەی ئامادەکاری هەیە کە لێژنەی تایبەت و پسپۆری هەیە کە لە ڕووی لۆژیستیەوە مەسەرەن سێسار ڕۆ لە سلێمانی دەبێت بۆی گرنگە یعنی من ئێستا مەسەرەن لە هۆڵەکەی هەستم بە خۆشی دەکردلەوەی گەنجێکی مەریوانم دەبینی لەگەڵ بادینێک تەنیژێک دانیشتووە گەنجێکی کەلارم دەبینی لەگەڵ چۆمانیەک سۆرانیەک لە تەنیژێک دانیشتووە ڕانی یەک لە تەنیش دەربەندی خانێش دانیشتووە ئەو بۆ من گرنگە یعنی هەر وەکو ئینسان کە لە هۆڵەکەیە وەکو یەکێک کە خوێنەرە مهتەمە بە سەقافەت کە دەبینم ئەو گەنجە دوورە دەستانە لە هۆڵێک لە شارێکی گرنج بە تایبەتی بیرمان نەچێ کە من پایتەخت و ڕۆشنبیریە و لە سەکۆیەکی گرنجی وەکو فێستیڤال مەسەرەن لە هۆڵێکا کۆدەبنەوە توانە و بەهرەکانیان نمایش دەکەن و جوێ لەیەک دەگرن و یەکتر دەگۆڕ وە لەو تێل بەیەکەوەن لە سەوڵەکە یەکەوە پیاسە دەکەن و ئارا دەگۆڕنەوە من تەسەور دەکەم حتا لە ڕووی شێوەزاری شەوە گرنگ بێ ینی کەلاریە کە دوو شەو سێ شەو لەگەڵ کەسێک دەبێت خەڵکی چۆمانە ڕەنگە سێ چار زاراوی چۆمانی فێر بێ کە بەحەیەت نەبیستوە ناسینە خۆی هەر زۆر گرنگە حتا لە ڕووی زمانەوە هاوڕێکە بێت لە شوێنێکی تری سلێمانی یاخود لە قەزایەکی کە بۆنەوەکو تۆ شاعیر بێ یاخود بۆ نەچی ڕۆگنووس بێت هوەرێکی کەی هەبێت بەهرەیەکی کەی هەبێت جا ئەم دوانەش هاتبوون بۆ یەک فستیڤال و فستیڤالەکەش ئەدەبی بێ و لە یەک بواری شابنووسن یا تۆ سیر کە ئەم لێک تێگەیشتن و بەریەکەوتنە چەند گرنگە بۆ ئەم لاوانە ڕەنگە ئێمەمانان کە بە تەمەنترین و بە ئەزمونترین و ئەوانە مەسەرەن تەجاوزیوانەمان کرد بێ بەڵام بۆ گەنجی ڕەنگە ئێستا من خەڵکم دیوە لە فێستیڤال گوتویت دەزانی یەکەم جارە سلێمانی دەبینم هاتۆتە سلێمانی فێستیڤالەوە مەسەرەن لە ئوتێلە هاتوتە سلێمانی سەوڵەکە دەبینێ دەربەندخانێک دەبینی مەریوانیەک دەبینێ بۆ ئێمە کۆکردنەوەی ئەم سەکۆیە زۆر گرنگە کەسێک کە لە کوێرە دێیەکی توزانم ڕاپەڕینە کوێرە دێیەکی لای ئاکرەیە سەکۆیەکی نییە مەسەرەن دنیا کاور بێ لە سلێمانی ناتوانێت 100 کەس کۆ کاتەوە جوێ لێ بگرن ئێمە 200 کەسی بۆ کۆ دەکەینەوە فێستیڤال 300 کەسی لە قاع بۆ کۆ دەکاتەوە بۆ گەنجێکی کوێرە دێیەکی ئاکرێ کە نمایشی بەهرەوتوانەکان دەستەکانە خۆش کاکسیامەت بێمە لای تۆم کاکسیامەت ئەمڕۆ زۆرمان دوو دیارە یخوا لەشتان ساغ بێت هەر ئەمۆسان بێکمان وەکو لیژنەی ئامادەکار کە کارتان کردووە زۆرمان دوو بوون و هەروەها کە دوو ڕۆژیشکە بەردەوام بۆ هەتاکو ئەمڕۆ کاکسیامەت وەکو چیرۆگنووسێک پێم خۆشە باس لە چیرۆکەکان بکەینەوە چیرۆکانی کە بەشدار بوون لەم فستیڤالە چیرۆکەکان چۆن خوێنەوەیان بۆ کرا خوێنەوەیان بۆ کرا ئەم ساڵ و هەروە کێبوون ئەوانەی کە بەشدار بوون بە خۆی گشتی چەند چیرۆک بەشدار بوو ئەم ساڵ ئەو چیرۆکانی کە هاتبوون بۆ ئەم ساڵ بۆ فستیڤال 68 چیرۆک بوون بێگومان من هەموو چیرۆکانم نەخوێنێتەوە زیاتر ئەو چیرۆکانم خوێندەوە کە دەرچوون بۆ فستیڤال ئێمە هەموو ساڵێک لیژنە دانین بەنهێنی دەقەکان ناوی نووسەرەکانیان لابن بۆی کۆدێکی بۆ دانین لەگەڵ ناونشان ئین بە لیژنەکان ماوەیەکیان بۆ دانی کە هەڵسەنگانین بۆ دەقەکان بکەن لەسەر و پێوەەر و باگراوەندە ڕۆشنبیری کە لیژنەکان هەیەیانە مەسەرەن کە ڕێەکەون لەسەری ئێمە چەند مەرجێکمان بۆ داناون چەند پێوەرێک بۆ هەڵسەنگانەکان ئیتر کە کاتێک دەقەکان هەڵسەنگێنن ئێمە بە هیچ شێوەیەک هیچ دەست ناخێنە کاروباری لیژنەوە بە هیچ شێوەیەک و ئیشمان بۆ نییە
ئەوان ئازادانە دەقەکانی خۆیان هەڵەسەنگێن و دواتر بێ ئەو یەک بناسن ئێمە سەرەتا بەیەکتیان ناناسێنین هەر کەسە و لای خۆیەوە دەقەکە هەڵەسەنگێنێت بۆمان نێرێتەوە ئەو دەقانی کە نردویانە کە نزیک بن لە یەکەوە خاڵە نزیکانیان کۆکەینەوە ئەوش کە دوور بن بەیەکیان ناسێن بۆی ڕێکەون لەسەری ڕێکەون لەسەر ئەو دەقانی کە بەشدارە لەناو ئەو بەشدار بۆشە کە ئێمە ساڵانە زۆربەی کا 6 چیلۆ گەڵە بژێرین بادینانیش چیلۆکێک ئەبێ بە حەوت لەو 6 چیلۆکەش پلەی یەکەم و دووەم و سێم دیاریەکرێ ئەو پلە دیاریکردنەش پەیوەندی بەوانەوەی زۆر جاری وایە باوبەشی ئەێن بە دوودا هەندێک کە زوات تێگەیشتۆ کە ئێمە پیانەڵین بۆ ئەو هاوبەشێنە بەی شێوەی باسی ئەوە ناکەین لیژنەکە خۆیان جاری وایە بە 3 دەق خەڵاتێن جاری وایە 5 دەق وەرێگرێت جاری وایە 6 دەق یعنی دوو دایەنێن ئەوش ئەوەیە کە نزیکیە گەی لە بین دوو کەسا لەسەر دقێک هەردووکان ینی دوای بڕارێن کە بیکەن بە دوو یەکەم یا دووەم دوو سێم بەڵام ئەم ساڵ دقەکان وانە بوو هاوبەشتیانە بوو هەمووی ینی یەکەم و یەک دووەم یەک سێم بوو چیرۆکەکان بەگشتی ئەوەی کە دەرچوو بوون بۆ فستیڤال تا ڕادێک باش بوون ینی دوسێ چیرۆکی باشی تیا بوو و دیار بۆم کەسانە خۆیان ماندوو کردەوە شارەزاییان هەبوو لە دروستکردنی کارکتەرە دروستکردنی وێنەیە سیامەت ئەو کەسانی کە چیرۆکەکانی هەڵبژێرا بوو ینی گەنجان بوون یاخۆت بوون کەسان کە ئەزمونێکیان هەبوو لە ڕابردووە خۆشبەختانەوەی کە کاکتەڵاتیش باسی کرد گەنجەکان بوون بەڕاستی چووکە ئەوەی ئێمە بەبەستمانە تەمەەن ڕێگری ناکەین وەکو کاکتەڵەتی بەڵام ڕێگەمە خوازیاری شتێ بین بەڵام مەرجدانانین بووی ینی خوازیاری ئەوەین قەڵەمی تازە دەرکەوێت ینی کەسی تازە خۆی نمایشکە لەبەروی کەسێک کە ناسراوە پێویستی بەوە نەماوە تۆ بیناسێنی بەڕاستی ئەمەش فستیڤالی گەنجە زۆرتر هەر ساڵانی ڕابردوور زۆربەی خەڵک لێرەوە دروست بوون زۆر جار ناسراون لەبەروی کاتێک کە تۆ یەکەمە بی لە فستیڤالەیە دوای ئەمە ئەو کەسانە زیاتر دەخوێنەوە بۆ داهاتوو کە شتێک بڵاوکەیتەوە چاوێکی زیاتر ئەکەوێتە سەر لەبەرەوە بێ هەست بە بەرپرسیارەتی بکەیت هەموو ساڵێک زۆربەی گەنجن و ئەم ساڵ زیاتر ینی گەنجەکان بوون بەڵێ هەمووی گەنج بوون هەتا ئەوەی کە یەکەم بووە لە فستیڤالی گەلاوێژە یەکەم چیرۆکی شێتی بین تا ئێستا بەشداری شتێکی نەکردوە چەند چیرۆکێکی نووسیوە بەڵام بەڵێ بڵاو نەکردەوە توانی وەکوین ئەما بێت چەند بێتە مای دڵخۆشی بۆ ئەو گەنجەکە تۆ یەکەم چیرۆکەکەیت و خەڵاتیش لە خۆشییان منیش بم ناخەوە گەنجێکی کەرکووکە و یەکەم جارێک عنی بەشداری ئەوستانە بکە بڵێ لەگەڵ ئەوشا زۆر دڵخۆش بووم بەوەی چەند چیرۆکێکان زمانیان زۆر باش بوو ئەوە بە پێچوانەی چەند ساڵێک لەمە پێشوانی هەندێک جار ئێمە کێشەی زمانمانە بۆ داڕشتن وێنە دروستکردن ڕێزمانی کوردی پابند بوون بە خاڵبەندی من دووسێ چیرۆکم خوێندەوە ینی زۆر دڵخۆش بووم بەوەی کە لە ڕووی زمانەوە بەڵێ زۆر ینی بۆ ئەو سەرەتایی کە ئەم دەستی پێکردەوە زمانێکی زۆر پارا و کوردیەکی باش پابند بوون بە ڕێزمانەوە بە خاڵبندیەوە لەگەڵ ئەوەی کەوتم بۆ کارکتەر بۆ بیرۆکە بۆ وێنە دروستکردن یعنی لە ڕوو کۆمەڵە ڕۆوە چیرۆکان ینی من زۆر بەدڵم بوو ینی بێگومان بە بەراورد بەو چیرۆکانی کە هاتوون بە فستیڤال ئێمە چکە ئەو چیرۆکانە کە ئەڵی ئەمە چیرۆکێکی یەکەمە لە فستیڤال ئەمە چیرۆکی باشترین چیرۆکی کوردی نییە کە نووسرابێ ئەمە باشترین چیرۆکە لەو چیرۆکانی کە هاتووە بۆ فستیڤال لەسەر ئاستی باگراوندی ڕۆشنبیری لیژنەکەش باشە وەکو خەڵاتەکان بابێنە سەر باسکردنی خەڵاتەکانیش کە ئەمڕۆ مەراسیمی دابەشکردنی خەڵاتەکان بوو وەکو چیرۆکەکان خەڵاتەکان کێ بردی کێ بوون ئەگەر ناوەکانیانە لایەن مابێکو تکا و گەنجەکە کوردی یەکەم بۆ چیرۆکی ئەحمەد ئەیاد محەممەد بوو ئەوە چۆنووسێکە لە کەرکک هات بوو خەڵاتی دووەم بۆ چیرۆکی گۆران سەمەد بوو لە سۆرانوات بوو خەڵاتی سێمیش بۆ سندی ڕێشاق بوو کە لە هەولێرەوات بوو ئەوە ئەو سێ کەسە بوون هەرسی کشانگەج بوون کە سێ خەڵاتی یەکەم و دووەم و سێمی چیرۆکیان پیرۆزیان بێت دکتۆر ئێبتیسامێمەوە لای تۆ بێگومان ساڵانەش کە کۆمەڵی خەڵاتی تایبەتێ بەدەر لە خەڵاتی یەکەم و دووەم و سێمین بۆ شعر و بۆ چیرۆک ئەم ساڵ بەخشینی خەڵاتی فواد مەجید میسری بوو بە چیرۆکنووسی کورد ڕەوف بێگەرد پێ خۆشە تۆشکەمە زانیاری مام دەکرێت لەسەر خەڵاتەکان چونکە ڕاستە کە
گەلاوێش بڕوای تەواتی بە ئازادی هەیە یاخود بۆ نمونە و کەسانی کە بەشداریەکەن لە فستیڤالەکەیان ئەنی فستیڤالی گەلاوێش پشت نابەستێ بەوەی کە تۆ کێیت یاخود سەر بە شلایەنێکی یاخود تۆ لە کوێوە هاتی وەکو سیامەدیش باسی کرد خەڵاتەکان و کەسانە بردوونی کە خەڵکی سلێمانی نین یاخود خەڵکی شوێنە قەزا و نەحیەکانە یاخود خەڵکی شارێکی کوردستانن پێ خۆشە باز لە پەیڕۆ و سیستەمی گەلاوێشکە بەتابەت بۆ دابشکردنی خاڵاتەکانش لاچێسە هەنێک کەسە بێت پێوابێکە غەدری لێکراوە یاخود زوڵمی لێکراوە لە دابشکردنی کە خاڵاتەکانە کە خاڵاتی وەرنەگرتووە سەبارەت بە خەڵاتی ئەم ساڵ هەر خەڵاتی مامۆستا فواد مەجید مسری مامۆستا فوادەوە 3 ساڵە لەسەرێک خەڵاتەکان بە ناوی ئەوەدا بەشەکرێ ئەم ساڵ بۆ مامۆستای ئەدیبی گەورەی گەلەکەمان مامۆستا ڕۆڤ بێگەرد مامۆستا ڕۆڤ بێگەرد مێژوویەکی جوان و ینی ئەوە نیە ئێمە لێرە هەڵسەنگانی بۆ بکەین خۆی مێژووی ئەو شایەت حاڵە بۆی کە شایستەی زۆر لەوە زیاترەکە بۆی بکرێ ئەم ساڵ پێشکەشی ئەو کرا هەموو ساڵێک وەک باسمان کرد خەڵاتێک دیاریکراو بە ناوی کەسایەتێکی دیاریکراو پێشکەشەکرێ بۆ مەسلەی لیژنەکان ئێمە کەس لە ئێمە ینی هیچ مەرجێک یا هیچ ناوێک یا خۆتەنانەت کارەکانمان دابش کردووە ینی کێ دیژنەکان دیارریەکە کێ ئیشی لۆجستیکەکە کە هیچی مەتبعاکە کێ ئیشی نازانم چێت ئەمانە کارەکان دابش کرابوو بۆ نمونە من ئاگادار نیم لیژنەکان چۆنە و ئاگادار نیە لە مەتبعای چێکرێت هەتا دوجار هەمووی کۆ بێتەوە شتەکان گەڵاڵا بێت و یێنە لەسەری مناقشەکەی کاتە دابشکردنی کارەکانیشە ئازادی هەبوو ینی ئێمە هەر ناڵێن گەلاوێش لەو 2 ڕۆژی فستیڤاڵ یا چەند ڕۆژی فستیڤاڵەکە بەردەوام بێ منبەرێکی ئازادە ناوخۆشمانە ئەو ئازادیە پەیڕەوەکەین و زۆر بەهێمنی کارەکانی خۆمان ئەنجامێن و بەرپرسارەتیەک بەڕاستی ئەوەی کە ینی شانی باسە پێی خۆشحاڵی کە لیژنەکان هەموو ساڵێک خۆیان وتیان هەیە سەرۆکی لیژنەکانیان لیژنەکان خۆیان کۆنووسێک دەنووسن کۆنووسەکە لە هەموو ئەو کۆنووسانی کە خوێنێت کە هیچیان ئاماژە بۆ نایەن کە ئێمە دەستکاریەک لە ئیشەکانیانە هەبێت کاکسیامەندیش کاکتەڵ عەلیش باسییان کرد زۆر بە ئازادانە و ئەو بنەما زانستیانە و ئەو بنەما هونەریانی کە ئەو ژانرانە خۆی هەیەی لەسەر ئەو بنەمایە هەڵسەنگاندن نەکرێ ینی ئێمە هیچ دەستێک ناخینە ناو کاروباری هەڵسەنگاندنەوە من خۆم ئەمڕۆ خۆم مفاجئە بوو ئەوانی تر چۆن زانیم یەکەم و دووەم و سێهەم و نازانم چی خۆشمەکو ئەوانی دی وەکو مفاجئە بوو بۆ منیشانی هیچی تر نەبووڵەوانی تر ینی ڕەنگە ئەندامێکمان زانی بێتی بەس هەمووی نییە زۆر باشە دەست خۆش ئەمە یەکشت گەرا باستە بەڕاستی دروشمی ئەم ساڵمان زۆر جیاواز بوو لە دروشمەکانی تکە کەلێنێکی گەورە بوو بە فستیڤاڵی گەلاوێژەوە کە بە ناوی بەڕێز کاک ئاسۆسوارە کاک ئاسۆسوارە خوا خۆش بێ ڕۆحی شاد بێ جێگەی دیار بوو لە ناومانە بەڵام ئەڵێن ڕۆحی هەرما بوون ئەدرەوشاوە لەگەڵمانە بێ چەند ساڵی تر ئەو جێگری سەرۆکی بنکەی گەلاوێژ بوو لەگەڵمان بوو و هەتا ئەمە سەرەتای دەستپێکی مەراسیمەکەشمان بۆ دانانی چەپکە گوڵ بوو لەسەر گۆڕەکەی ئەو یەکەم ڕۆژ بە بۆ دەستمان پێکرد کە پێی بڵین ئێمە ڕۆحت هەمیشە لەگەڵ ئێمە ئەدرەوشێتەوە و هەمیشە لە یادمانیت بێگومان هەزار ڕۆحی شاد بێت و جێی بەهەشتە ئیشەڵڵا کاکتەڵ تۆشی تێ لەسەر مەراسیمی دابشکردنی خەڵاتەکەن ئەنێ پرسیارەشی کە لە کاکسیامەند کردم بێگومان لێرە و لەوێ گلێ و گازنداکرێت لە ئێوە بەتابەت و کولیژنەی ئامادەکار پێیان وایە کە ئێوە لاشە دەستێکتان تێ هەبێ یاخود ئاگاداری شێوازی هەڵبژارنەکەی بن کە ئەم کەسە کیە یاخود لایەن و لایەنکاری و ئەم کەسە سەر بە فڵان حیزبە ئایا ئەم شتانە هەمووی ئەخوێندرێتەوە بێگومان من دڵنیام ینی کە شتەکە وان نییە من ئەزانم کە گەلاوێژ یاخود ئەم فستیڤاڵە چۆن کارەکات بە نمونەی خۆشمان هەیە لەسەر و مۆزوعانە لە ساڵانی ڕابردوو دەگومان ئەمە ساڵی هەبووە چکەمە 12 ساڵە لەگەڵ کاکسیامەند و خەریکی و بەزمەین مەسەلەن جارەوە بووە مەسەلەن حتا پار نمونەیەکی خۆشی پارت دەمێ پار دوو کەس لە دابڕان کە لێرە ئیشەکان لای بەڕێز کاک مەلا بەختیار وە کاک مەلا بەختیار سەرپەرشتیاری گشتی فێستیڤاڵە دوو کەس ناویان دەرچوو بوو لەو هەفت لێکۆڵینەوەی کە بەشداری فێستیڤاڵ دەکا کوڕێک هات بوو مامۆسای زانکۆیە بەڵام پلەی هینی هەیە پلەی وەزارەتی ناوخۆی هەیە پۆلیسە عەقیدە پارتیا هات بۆ ئێرەوە ئەوانە ئێستا یەکی کە لە قەڵەمە باشەکان با ناوێنێنم هات لە قاعە دانیشتین بۆ ئەوانە گوتی وەڵا هەموو دەڵێن تۆ فەوتایی بۆچی کاکە فەوتایی برادەر گوتی وەڵا کاکە دوو کەس لە نووسرە هەر نزیکانی کاک مەلا بەختیار لەگەڵ منە لە توێژینەوە
وتە وڵایم نازانم چێ دەرچووە بڕوات بێەوەوانە بەڵام سیقەت هەبێ نەکاک بەختیارنە ئێمە ئاگداری نینا وڵا ناو خوێنرایەوە یەکەم بوو ئەوانەی نزیکی کاک بەلا لە دابڕالیش دەکەن خڵەتەوە نەگەڵ زەمێکی چال سێم بوو هاتنە دەرێوانە پێ دەکەنی هات ئێگوتی وڵی ئەمە لە کوردستانە نیشتیوە ینی بڕوات بێ یعنی ئەمە ناکرێ ئەوە بێ جارێکیان نوکتەیەکی تر خانمێک لە یەکێک لە ڕاپەڕین یەکێک لە منتیقەکانەوەوانە دیارە لە کوڕێکە کاک بەختیاری بینیوە چکە ئەم قسەیە با بکەم لەبەروی زۆر بدەین کاکمەلا بەختیار خڵاتەکە بڵێم نەڵێ وان گوتووە خۆشم بیستمە خانمێک لە کۆڕێکە بە کاک بەختیاری گوتووی کاک بەختیار حەز دەکەم بەشداری فێستیڤال بکەم طبعا ئێمە شاید دەین کاک بەختیار حەزی لە توانای گەنجان و حەزی هەم کەس بەشداری هەر چێ دی گوتی بەسەر چا بۆ بەشداری ناکەی لەناو خەڵک وا بڵاو کرابەوە کاکسامەندیش ئاگای لێە کام خانۆ مادەم کاک بەختیار پێ گوتو بەشدار بیت ئەکیدیەکەمە بە خەڵات ئەیتر پێش فێستیڤال و ئەوانە و بووە ناو ناتۆرە و نامەما بۆ نێدا لە فێسبوک و مەژگوت مەکاکە وڵایش دیوانە ناو هاتەوە ناوی خانمییانە هەر لە بەشدارەکەشانە ئیتر ئەو برادرانێک کە گلەیان لەمەکردو ناماوێتە وڵای کاکە داوای برون دەکەین بڕواتکە یانی ئەمە نەمازانیوە تا ئەم ئاستە ئێوە لە مینیاد مەسلەی گلێ و گازاندا لای من نۆرمەڵە لەبەرەوەی ئینسان ناخۆی سیرکە نووسری کورد بەعام بەگشتی گەنجبی بێ ئەزمونتری ینی بەعام مەسلن کە تێکستەچی مەسلەن ڤیو نابێ یان لایەکی نابێ مەسلەن مێشتی بۆ سیشتە چێ بەس بۆ ئەو ناتێت تێکستەکەی خراپ بێ ینی بەس بیلۆرەکەت ینی مەسەلەن دەتوانی سی بیانوت بۆ بژمێری سی بیان و معاملەم لەسەرە ئەمن لە ئەنجلی فلانم ئەوە من خەڵکی فلانە بۆیە دەرچووە پار من لە دوای فێستیڤالە لە بنکەنەمام یەکێک لە هەولێرەکان گوت بێ وەرمە فۆتای گوتیان بۆ کاگەت وڵی تەڵعەتمانە و پشت و پەنا پێیوا بوو کە ئاسوع ئەمە سوارە بەڕەحمەت بێ ئەوەی پێنجێنی وی دەری دەکا کاکسیامەد ئەوەی شار باشی بە دەری دەکا تێکە جەنا ئەمیش ئەوەی هەولێری بێ دەری دەکەم ئیتر مەبەستەکەم لەسدایە کاتی پرۆگرامەکەم هیچیش نەما بەڵام پێ خۆشە ئاماژە بە ئەو خەڵاتی شعر بەری ینی یەکەم و دوم و سێم کێ بردی ناوی کەسەکانە لە خەیاڵە وابزانم فەرسید داناز داناز عەبدوڕەحمەن خەڵکی سلێمانی خەڵک فەرشید ڕۆستەمی ئەمە مەریوانە سێم بوو دووەم حتا خڵاتەکانی نازانم نەک داواکە نازانم بەسڵای بیرم چۆ کاکسیامەد مشکی باشتر دەکەن ناوخ ئەو کەسانی لەبەرە و خەڵکی کوێنم گرنگەوەیە کە فستیڤالەکە بە سەرکەوتوانە ئەنجام درا ئەم ساڵیش سەرڕای هەموو ئەو بارودۆخ و ئاستەنگیانێکە هاتۆتە ڕێتان دەستان خۆش بێت کاکسیامە دەستان خۆش بێت ماندوو نەبن و هەروە هەموو کەسانش کە خەڵاتەکانیان بردووە پیرۆزیان بێت پیرۆزبایانی کاری جوان تووریست سەرکەوتن بۆ ئەوانیش من دووبارە زۆر سپاسیەوەکەم کە سەرڕای ماندووبوونی خۆتان ئەمڕۆ لەگەڵماناون زۆر سپاس بینەرانی خۆشەویستی وادارم کە تەواوی پرۆگرامەکە بەدڵی ئێوە بە سپاسەوە کە تا ئێستا لەگەڵمان نەبوون بە هیوای ئێوارێکی خۆش ماڵتانەوە.